ئێمە ئیمڕۆ هەنگاوێکی تر بە ئاراستەی پتەوکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان دەهاوین. خۆتان دەزانن لە چەند مانگی ڕابردوو بەردی بناغەی پرۆژەی بە بازاڕکردنی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستانمان لە سنووری پارێزگای سلێمانی ئیدارەی ڕاپەڕین گەرمیان و پارێزگای هەڵەبجە لێرە لە سلێمانی دانا. ئەم پرۆژەیە لەگەڵ ئەوەی کە پرۆژەیەکی گرنگ و استراتیجیە ئاعتیمادی سەرەکی لەسەر وەرگرتنەوەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستانە، لە هەمان کاتیشدا کۆمەڵێک هەنگاوی تر دەنێ بە ئاراستەی پاراستنی ئاسایشی خۆراک و بەرهەمهێنانی هەموو ئەو بەروبوومانەی کە لە دانەوێڵەی گەنم پێویستە بخرێنە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە ژێر چاودێری لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم کارگەیی کە ئیمڕۆ دەیکەینەوە یەکێکە لەو 11 کارگەیی کە لە ئایندەیەکی نزیکدا لەگەڵ سایلۆکان لە سنووری پارێزگای سلێمانی تەواو دەکرێن. ئینشاءڵڵا لە ساڵی داهاتوودا گروپی کۆمپانیاکانی قەیوان کە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ئەرکەیان گرتوۆتە ئەستۆ بە سوپاسەوە، ساڵی داهاتوو لەگەڵ تەواوبوونی سایلۆکان گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان لەم سایلۆیانەدا وەردەگیرێتەوە و ئومێد دەکەم لەگەڵ تەواوبوونی سایلۆکاندا تەواوکاری کارگەکانی تریش تەواو بێ بۆ ئەوەی هەموو بەرهەمەکانی تر کە لە دانەوێڵەی گەنم دروست دەکرێن بە کواڵیتیەکی بەرز لە ژێر چاودێری خۆمان بخرێنە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان، بۆ ئەوەی کە بتوانین منافەسەی بەرهەمی هاوردە بکەین و بۆ ئەوەی کە بتوانین بە کواڵیتیەکی زۆر بەرز بەرهەمەکانمان بخەینە ناو بازاڕەوە و لە هەمان کاتیشدا بۆ ئەوەی بتوانین پاڵپشتی جوتیارانی خۆمان بکەین. بڕیارماندا کە ئەم کارگانە لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە ژێر چاودێری خۆمان بەرهەمەکانیان بخەنە بازاڕەوە. من پێم وایە قۆناغی یەکەمی سەرکەوتنمان بڕی، بەڵام هێشتا پێویستمان بەوەیە کە جوتیارانی هەرێمی کوردستان متمانە بە ئێمە بکەن، چونکە ئێمە بۆ پاڵپشتی ئەوان ئەو هەنگاوەمان ناوە.